ئەفسانەی ژمارە 13 لە نێوان ترس و ڕاستیدا. سەرەڕای پێشکەوتنی بەردەوامی زانست و تەکنۆلۆژیا، بەڵام تاکو ئێستا چەندین کەسن کە بڕوایان بە ئەفسانەکان هەیە. ژمارە 13 لە هەر کولتور و ئاینێکەوە جیاواز لێکدانەوەی بۆ دەکرێت. لەم ڤیدیۆیەدا هۆکاری شومبوونی ئەفسانەی ژمارە 13تان بۆ باس دەکەین. ئەم ئەفسانەیە لە وڵاتانی ڕۆژئاوا بە تایبەتی ئەمریکا بڕوای پێدەکرێت. لە زۆربەی بیناگەورەکان و نەخۆشخانەکانی ئەمریکا نهۆمی ژمارە 13 پشتگوێ خراوە. تەنانەت لەناو ئەسانسۆرەکانی ژمارە 13 بوونی نییە، چونکە ژمارە 13 بە ژمارەیەکی شوم دەزانون، بۆیە هەمیشە لێ دوور دەکەونەوە. مێژووی ئەم ئەفسانەیە بۆ سەردەمێکی کۆن دەگەڕێتەوە. یەکێک لەوانش باز لەوە دەکات کە لە کۆندا جادوگەرەکان ژمارەیان 12 جادوگەر بووە، لەگەڵ شەیتان کۆبوونەتەوە، بەم هۆیەوە شەیتان بووەتە ژمارە 13. یەکێکی تریش لە ئەفسانەکان دەڵێت کە ژمارەی 13 ژمارەی مردن بووە، چونکە گوریسی لە سێدارەدان 13 گرێ هەیە. بەشێکی تریش باز لەوە دەکەن لە کۆندا تا ژمارەی 12 بەکارهاتوە لای بازرگانان و پێیان گوتووە دەرزەن، هەرگیز لە مامەڵەکانیان ژمارە 13یان بەکار نەهێناوە. لە هەندێک سەرچاوی ئینجیلیدا هاتووە کە گوایە 13 حەواری دەوری ئیسا پێغەمبەر بە ناوی جودا ئیسکاریۆ خاین بووە، لەو کاتەی دووەهەمین خواردنی ئێوارەیان خواردووە. بەڵام جیاواز لەوانش لە هەندێک کولتورنەتەوەدا ئەم ژمارەیە هێمای باشی بۆ دەکرێت. بۆ نمونە لە کولتوری چینیدا ژمارە 13 ژمارەیەکی باشە، بە هێمای گەشە و سەرکەوتن دادەنرێت. لە کولتوری عیبریدا بە هێمای بەهێزبوون لێک دەدرێتەوە. بۆ نمونە ئەو کاتێ دەسەڵاتی ئیسرائیلی دامەزرا لە ساڵی 1948 حکومەتە کاتێکە کە لە 13 ئەندام پێکات بوو، بۆ مانایی هەمویان بەهێز و بەتوانان. ئێستا ئەفسانەی ژمارە 13 لە تەواوی جیهان ترسی دروست کردووە، بۆیە هەمووان کەم تا زۆر لێی دەترسن.